هاتوومەتە مزگەوتی باشت ئێرە یەکێکە لە دیارترین مزگەوتەکانی ڕەوتی سەلەفیەت لە هەرێمی کوردستان. ڕەوتی سەلەفیەت لە گەشەکردنێکی دیاردایە لە کوردستان. دەپرسی ناخۆ گرنگی و زەڕوڕەتی ئەم ڕەوتە بۆ ئەمڕۆی کوردستان چییە؟ کۆمەڵێک بابەتی پەیوەست بەم پرسە لەگەڵ بەڕێز دکتۆر عەبدوڵلەتیف ئەحمەد پێشنێژ و گوتاربێژی ئەم مزگەوتە و یەکێک لە دیارترین کەسایەتیەکانی سەلەفی لە هەرێمی کوردستان گەنگەشە دەکەین. لەگەڵمان بن. ئەم دەرفەتت بۆ من لە ئینترۆیەکە وتم دەچینە لای بەڕێز دکتۆر عەبدوڵلەتیف ئەحمەد یەکێک لە دیارترین کەسایەتیەکانی ڕەوتی سەلەفی لە کوردستان. هەندێک کەس وەکو ڕێبەری ڕەوتی سەلەفی دەتناسێنی. خۆت چۆن خۆت دەناسێنی؟ من دەڵێم جارێ سەلەفیەت چییە؟ تا بزانن ڕەوتە بزانم ڕابەرم ڕێبەرم. حتما دواتر باسی سەلەفیەت دەکەین ینی ناساندن. مامۆستایەکی ئاینیم و هیچی تر نا. زۆر سپاس. ڕەنگە بەلای خەڵکەوە گرنگ بی شەو ڕۆژێکی ڕەمەزان چۆن بەڕێ دەکەیت؟ چونکە ئێمە لە نامانجی ڕەمەزانین. الحەمدولله سەبارەت بە مانجی ڕەمەزان بێگومان مانگێکی مبارەکە. خێر و بێری زۆری تێدایە ئینسانی عاقڵ دەبێ هەوڵدا لەو خێرانەی مەحروم نەبێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئەتاکم شەهڕ ڕەمەضان. مانجی ڕەمەزانتان بۆ هات کە مانگێکە هەمووی خێرە و بەرەکەتە چی بکە ئینسان و ئەوی ئەو خێرانەی دەستکەوێ ئینشاءڵڵا. بێگومان کۆمەڵشتمان هەیە کە گرنگە و پێویستە بە ڕۆژوو بوون شەو نوێژ و تەراویح نوێژە فەرزەکان هەمووی بکرێ و لە جەماعەت یعنی لە مزگەوت بکرێ ئیفتار الصائم و سەدەقە و یارمەتی فەقیر و هەژار و ئیطعام الطعام بکرێ ئەمانە هەمووی گرنگە و بەگشتی. بەڵام ژیانی کەسایەتی خۆت یعنی بۆ نمونە چەند کاژێر قورئان دەخوێنی چەند کاژێر وانە دەڵێیتەوە لە تەراویحەکان بۆ خۆت دەیکەی چۆنە؟ وەڵام من بەرنامەکەم ئەوەیە لە مانجی ڕەمەزان ئەمە بەرنامەی جەنابتە لە مانجی ڕەمەزان دوای نوێژی بەیانیەوە دەست پێ بکەین. دوای نوێژی بەیانی تەفسیری قورئانم هەیە سێ سوورەتم هەڵبژاردووە فورقان و شوعراء و نەمل کە تەفسیری دەکەین لێرە لە مزگەوت و لە کەناڵی ئاسمانی ئەمۆژگاریش پەخش دەکرێت ڕاستەوخۆ. دوای نوێژی ئاسر مامۆستایشتر دوای نوێژی عیشا جارە پێش عیشا 2 ساعات 5 لێرە بەرنامەی لەگەڵ ڕۆژەوانانم هەیە. پرسیار وەڵامی خەڵک وەڵام دەدەیتەوە تقریباً 20 دقیقەیەک حکمێک لە حکمەکانی ڕەمەزان ئەنجە دوایی پرسیاری خەڵک وەردەگرین سەبارەت بە مانجی ڕەمەزان و ئەحکامی بە ڕۆژوو بوون و زەکات و والحاصل هەر شتێک کە خەڵک پرسیارکە ڕاستەو خۆی چونکە وەڵامیان دێنەوە. ئەمە سەعاتێکە سەعات 5 دوای نوێژی تەراویح طبعا نوێژی تەراویح دەکرێت لێرە پێش نوێژەکانمان ئەوەی کە پێش نوێژیمان بۆ دەکەن سێ ئیمامی سەرەکیمان هەیە مامۆستا ڕعد الکوردی کە دەشەوی ئەخیر لێرە ئینشاءڵڵا و مامۆستا عومەر عەبدوڵڵا هەر لە سەرەتاوە لێرەیە و مامۆستا فواد کەریم ئەویش هەر بەردەوام لێرەیە الحەمدوللا. دوای ئەوە دوای تەراویح ناچین ئێمە لە ناو نوێژەکاندا خەڵک ڕاگرین کە نوێژی تەراویح تەواو بوو ئەنجا هەر کەسە خۆی بە ئارزوی خۆی بمێنێتەوە. چیمان هەیە سووەر من حەیاتی التابعین دروس و عیبەر پار ژیاننامەی هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه و سلم سەحابەم باس کرد پێرار ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمساڵ تابعینەکان بۆچی ئەمە بە ئامانجەوە دامناوە. دەمەوێت بە خەڵک بڵێم کە ئاینی ئیسلامی ڕاستەقینە ئەوەیە کە پێغەمبەری خوا لەسەری بوو عەلەیهی سەڵات وسەلام و سەحابە و تابعین فەرمون بیان ناسن بزانن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ژیاننامەی چی بوو سەحابە چی بوو تابعین چی بوو. بەر لە نوێژی عیشا تۆ کە فتار دەکەیەوە لە مزگەوت دەیکەوە یان لە ماڵەوە و بە چی ڕۆژوەکە دەشتێنی؟ ئێمە الحەمدولله لێرە ئیفطاری جەماعیمان هەیە ڕێکخراوی ئەمین کە هەر خۆمان دەمان ناو سپاس بۆخوا بەعام سفرە ڕادەخرێت و بۆ ڕۆژوانان هەموو بەیەکەوە الحەمدولله ڕۆژوو دەشتێنرێت هەر لەگەڵ خەڵکەکە لە ماڵێ لەگەڵ جاروایە لە ماڵ جاروای میوانم هەیە جاروای لە ڕۆژوو دەشتێنی هەرەوە لە هەمووی پیرۆسترە ڕۆژوان. ئەی قورئان خوێندن
قورآن خوێندنی من دوای ئەوەی کە دەرسەکانم تاوا دەکەم ئەنجا بەرنامەیەشتری شخصی خۆم هەیە کە نووسینەوەی تەفسیری قورآنە خەریکی ئەوە دەبم و لە کاتە چەند کاژێر خەریکی نووسینەوەی تەفسیر دەبی و گەیشتە چێندە لەو بابەتە الحەمدلله نیوەی تەواو بۆ سپاس بۆخوای گەورە ئێستا ئەوەی کە خەریکم لە تەفسیرکردنەکەی بریتە لە سوورەتی مەریەم بەڵێ ئێن لە سەرەتاوە پێدا هاتووە ئەمە تەفسیر ئەی خوێندنەوەی قورآن لە کاتەکانی فراغەکانی ترمدا جگە لەوانەی کە ئەو کاتی بەرنامانە کە نامێنێ ئەو کاتێک مەجالم هەبوو بۆ جۆرەی توانە ئینشاءالله ئەمانە گرنگترین شتێکن کە دکتۆر لەتیف دەیکا لە ڕەمەزان بێگومان الحەمدلله ئەمە بەلامەوە گرنگە و پیرۆزە و خوای گەورە لێمان قبوڵ کات الحەمدلله زۆر جەرباسەوە دەکرێت کە تو لە ماڵیش بۆ نمونە لەگەڵ خێزان تو هاوسەر تو بە نوێژی بە کۆمەڵیان شەو نوێژیان شتێک بکەن بەرنامەی زانستیمان هەیە لە ماڵەوە الحەمدلله ستا بۆ نمونە بۆ مانجی ڕەمەزان مسابقەیەکمان هەیە عائیلی هەموو خێزان و مناڵ هەموویان لە بەرکردنی هەموو وشەکانی قورئانی پیرۆز مانجی ڕەمەزان لەگەڵ جوزئی عامە جاو مسابقە دانراوە و هەموو خەڵاتیشیان پێ دەدەین خەڵاتیش پێ دەدرێت چیان پێ دەدەین خەڵاتەکە جارێ بە نەزانراو بێت دکتۆر یەک لەو بابەتانەی کە بەتایبەت لەو چەند ڕۆژەی ڕابردوودا زۆر قسە و باسی لەسەر کرا و هەڵبەت من دەبینیم نوێژی ئێوارە نووسراوە 6 و 23 دقە پێم وایە هەمان ئەو تەوقیتەیە کە لە سلێمانی هەیە گۆڕانکاری بەسەر ئەمەدا هات تۆ خۆت قەناعەتت ڕات چییە بەس لەسەر ئەو گۆڕانکاریە ئەم بابەتە لای من پەیوەستە بە بابەتێکی گرنگەوە ئەویش ئەوەیە یەکەمیان قسە لە شتێکدا ناکەم کە عیلمم پێی نەبێ کەسانێک هەن مختصن تایبەتن مراقبەی خۆرهەڵاتن و خۆر ئاوابوون دەکەن پێویستە ڕێز لە ڕای ئەوان بگرین قسەی ئەوان لە قسەی 100 مامۆستای ئاینی لە قسەی 100 بەرپرس مهمترە بۆیە ئەو کەسانی کە متابعە دەکەن کە شتێکی یعنی بە بەڵگەیان بەدەستەوەی ودایەنەتە وەزارەت و حکوومەت کردوێتە بڕیار تاو پابندی دەبین ناکرێ من بڵم چکە من مامۆستای ئاینیم و زانیاریەکم هەیە کەواتە دەبێت من قسەی خۆم فاشم بەڵێ پێشتر بانگی بەیانی من وام دەزانی زووە الحەمدولله پار و پێرار و هەمووی هەروە قەناعەتمان بۆ کە زوو بانگ دەدرا ئێستا بانگەکە الحەمدولله تۆزێ دواخراوەتەوە جێگای دڵخۆشیە بۆ خەڵک جێی پرسیار بێ ئەی مەغریب بەتایبەت ڕۆژشکاندن ئەگەر ئێمە هەموو ساڵانی ڕابردوو زووتر ڕۆژومان شکان دەبی یعنی ڕۆژەکەمان قبوڵە یان نا ئەم مەوزوعە دەبێت تێگڕای موسڵمانان دڵیان بۆ خۆش بێ کاتێک کە فتوایەکیان بۆ دەدرێ ئەگەر بێت و ئەو کەسەی لە فتواکەدا غەڵەتی کردووە ئەهل و شایستە بوو بێت ئەجرێکی هەیە کە ئەهل و شایستە نەبێ ئەو تاوانبارە من ئوفتیە بفتوى غەیری ثەبتین فئیتمه على من ئەفتا بۆیە تاوان لەسەر خەڵک نییە یعنی گریمان 100 ساڵ خەڵک ڕۆژی شکاندووە پێش کاتی خۆی مادام فتوا دراوە و زانیان هەمووی قبوڵ و هیچی تێدانی انشاءالله هیچ زەرەرێک دکتۆر پێم وایە کاتی بانجیشە هەستە سەرەتا تۆ ئاماژەیەکی گرنگت کرد بزانین سەلەفیەت ڕەوتەیان نا بەڵام بۆەوەی کاتی خەڵکیش کە نوێژە زۆری زعاز نەبی نوێژ بکەین بە یەکەوە ئەکەی دەکەین انشاءالله تۆ پێشمێژیمان بۆ دەکەین ئەکەین انشاءالله دواتریش بەردەوام دەست نوێژەکان بگرن انشاءالله لە خۆتان انشاءالله بەر لە نوێژی عسروتت من ساعت 5 یان کاژێر 5 پرۆگرامێکت هەیە لێرە پرۆگرامەکەەکەی بەڵێ لێرێ خەڵکیش پەیوەندی دەکە ئەمە بۆ ئەوە دانراوە بەرنامەی وەڵامی ڕۆژەوانە ساڵانە هەمانە خۆی لە غەیری ڕەمەزانیش هەفتەی شەوێک هەمانە ڕاستەخۆ پرسیاری شەرعی خەڵک وەردەگیرێ وەڵام دەدرێتەوە الحەمدولله بەس ڕەمەزان هەموو ڕۆژێکە هەموو ڕۆژێک وەڵامی ڕۆژەوانمان هەیە بێگومان سەبارەت بە مانجی ڕەمەزان خەڵک پرسیاری زۆر پرسیاری خەڵک لە چییە لەبارەی چییە لەبارەی ڕۆژوە لەبارەی زەکاتە لەبارەی ئەو شتانەی کە مەثەن ڕۆژوو دەشتێ چی بە چی شتێک ڕۆژوو ناشتێ حەملی ئافرەت مەثەن ئەحکامی نیسا چییە چی نییە بازاڕی تێدەکەوێت و دۆلار گۆڕینەوە و سەرڕاف و
ئەوان هەمووی دێتە ئالا. باشە پرسیاریش لەسەر سەلەفیەت لێ ناکەن هەموو طبعا چۆن دەڵە مایک ئازادە ڕاستەوە خۆیە خەڵک هەر پرسیاری بێ دەیکات. باشە تەوەرمان دیاری نەکرد بڵێن لەم سنوورەدا پرسیارکەن خەڵک چی پرسیارە دەکا بیکات. تۆ وتت ئەمە باسی بکەین ئەمە ڕەوتە یان ڕەوت نییە سەلەفیەت چییە؟ لەوە بوو کەوتت خەڵک دەڵێ ڕەوتی سەلەفی و چی وتم خی پەرۆتگار ئاینێکی هەڵبژاردوو بۆ بەشەریەت و مرۆڤایەتی کە بریتە لە ئاینی پیرۆزی ئیسلام. یعنی هەر لە سەرەتای مرۆڤایەتیەوە تاوەکو کۆتایی یەک ئاین هێوش ئاینی پیرۆزی ئیسلامە ئین الدین عند الله الئیسلام. ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام یعقوب هەر هەمویان وەسیەتیان بۆ نەوەکانیان کوڕەکانیان کردووە فەلا تەموتونە ئیلا وەنتم مسلیمون. بەڵام ئیسلام بەهۆی ئەوەی کە خەڵکانێک بە ڕاو بۆ چوون و هەروە فکری دەرەوە کە دێتە ناوی گۆڕانکاری دروست دەبێت یایدا. بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ستفترق أمتي على 73 فرقة أمتي من تفرقي تيادا دروز دبي أم تفرقه هو كاركيتي هو كاركي ويكا هندي كز رأي خوي فرز دكا رابو شوني خوي دينة ناودين دق كان هندي دق بلقل عقلي ديته وقبوليتي هندي شي دل عقل قبولينية طبعا عقلي أو قبولينية رتي دكاتوا يا كرت شي نكاتوا تفسير لك دان وكي جواز دبي بو أو إيما لسر أو دين إسلامي بمنه كخواي جورا بوم رفايتي هلي بجاردوا وەکو خۆی بێ گۆڕانکاری زیاد و کەم یەک ضابطێکە یەک پێوەرێکەیە کە بمانێڵێتەوە ئەویش چییە؟ ئەوەیە ئەو دینە ئیسلامیە وەرگرین کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات لەسەری بوو سەحابە لەسەری بوون تابعین لەسەری بوو. هەمووی وا ناڵێ زۆربەی دەڵێ ئێمە ئەمڕۆ جیهان گۆڕاوە و سەردەمەکەمان جیاوازە و ناکرێ خەڵک بگەڕێنینەوە سەردەمی 1400 ساڵ پێش ئێستا و هەیە دەڵێ حەدیسم قبول نییە و هەیە دەڵێ لە قورئاندا فلان ئاەت و فلان ئاەتە بۆ ئەمڕۆ نابێت و کاتە هەمووی واناڵێ. ئێمە دەڵێن قورئان و حەدیس سەرچاوەی ئیسلامەتیە. بەڵام ئەم قورئان و حەدیسە بە چ پێوەرێک وەریگرین؟ هەر یەکە خۆی بێت و بە ڕاو بۆچوونی خۆی لێکی بداتەوە نا دەڵێن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆنی بۆ ڕوون کردوینێتەوە سەحابە چۆن لەم ئاەتانە گەیشتون سەلەفی ئوممە کە جەنابەت دەیزانیت ئەوەش بە دەقی قورئان والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم. وبيغمر عليه الصلاة والسلام فرمي ما أنا عليه وأصحابي يعني حق أويك بيغمبر وصحابة لسريبون. والله دقك هي القرآن ولا فرمودك إما قابن بك بلا إلا أود دبيبة يجتني سيسدي كم الإسلام تبغان. بلا حديث صحيح. ومانية اجتهادين ويبكين واجتهادين ويبلين. جوانا بيغمر عليه الصلاة والسلام فرمي خير الناس قرني ثم الذين يلونهم ثم الذين يلونهم. خير تريني خلق مسلمانانی سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە سەحابەن خوا لێیان ڕازی و بە نەسی قورئان اینجا ئەوانەی دوای ئەوان دێت تابعی اینجا تابعی بۆ ئەئیمە بەرزەکانیشمان لەو سەدانن مادام ئەوانە خێرترینی مسلمانانن ئێمە شوێنی خێرترینی مسلمانان کەوین یان شوێنی خراپترینی کەوین ئەمە وەکو فەرمودەیەک تر خواهي پروردگار دفرمي ومن يتبع غير سبيل المؤمن ومن يشاق الرسول من بعد ما تبين له الهدى ويتبع غير سبيل المؤمنين نوله ما تولى ونصله جهنم. شافعي دفرمي ما بس بيشي ويتبع غير سبيل المؤمنين ليرة تشيه بولا سردمي دابزيني آياتك مؤمنين تشيه بون صحابة بو بو خواهي قرد دفرمي هر كسيك شوين ربازي غيري ربازي صحابة كوي أو بر الله دكين بو أورج كيك خوي هلي دبجيره ونصله جهنم أو ولا إما دكات أمش مسلمانان يك دخات أجينا من بلم كاكا يلا من منهجك دادنيم وبروجرامك دادنيم وحزبك دادنيم وخلشي نورن شوين من كون خلق دلن توشي جاتا شوين تو كوين يا بريز دو أبلي خلق دلن دا أي توشي بس كوتم مني شو توشو تقرأ مسلمانان وازلا ڕاو بۆ چوونەکانمان بێنین کە تەفرەقەی لە نێوانمان دروست کردووە با بگەڕێنەوە سەر ئەو دیندارێتیە جوانە ئەو ئیسلامەتی کە پێغەمبەر و سەحابە لەسەری بوون کەس ناکۆک نابێت لەسەری دەڵێ ئێمە هیچ مشکلەمان نەبوو ساڵە خەڵک لەسەر ڕەوتی ئەشعری و سۆفیگەری بوو تاوەکو سەلەفیەت پەیدا بوو لە کوردستان ئەوان تەفرەقەیان دروست کرد ئەزانی کێشەی نەبوو ئەوانە کێشەیان نەبوو کە بازاڕیان لەوەدا بوو خەڵک سوزدەیان بۆ ببا بازاڕیان لەوەدا بوو لە جیاتی زەکات و سەرفترە بۆ فەقیر و هەژار بڕوا و لە ڕێگای خوا سەرف بکرێ بۆ جەنابیان ڕۆیشتووە ئێستا ئەو بازاڕیان نەماوە سوێن بەسەریان بخورێ سوزدەیان بۆ ببرێ ئەی ڕەحمەتت لێ بێت ئەوەی باشە بابەتی وتت کە حیزب و ئەوانە نەبی زۆر جاریش بیستومە لە جەنابەت کە ئێوە تێکەڵی ئەوە نین کە حیزب و شتان هەبی و نەوەڵا ئیشمان بە حیزبەتی نییە
باوەڕتان بە حیزبی ئیسلامی نییە یعنی نه نه حیزب يعني لأصل دا والله. خواهي پروردگار دا فرمي وأن هذه أمتكم أمة واحدة أمتي إسلام يق أمته بوچی بین پارچە پارچەیەکین و ئەگەر پارچە پارچەش بوو لە هەوڵی ئەوە دابووین پارچەکان کەمتر کەینەوە یەکیان بخەین و برایەتی دروستکەین و یەکرزی دروست بێ باشترە یا بین پارچەی زیاتر دروستکەین بۆ هێستا من حەز دەکەم جارێ هەرچی ئیسلامی بێتە یەک بگرە نەکەر ئیسلامی هەرچی مسلمانە لەم کوردستانە هەمووی ببنە یەک باشە دکتۆر کەواتە ئێوەش ئامادەن لەگەڵیان ببنە یەک ئەگەر ئەوان بوونە یەک من دائما پێش ئەوەش و دوای ئەوەش ئێمە لەگەڵ مسلمانانین بە عامی مسلمان بەڵام مسلمان لای ئێمە پێناسەی مسلمان ئەوە نییە لە ناو حیزبێکی ئیسلامیدا بێ و بەس ئێمە ئەوەی کە شایەتمان بێنێت بلا إله إلا الله محمد رسول الله نوێژ کە ئەمە بە مسلمانی دەزانین بۆی هەمووی بەلامانەوە مسلمانن حەسڕکردنی مسلمان بەس بەوانەی کە لەنا ئەندامن لە پارتێکی ئیسلامی غەڵەتە زۆر غەڵەتە ئەمە گەورەترین تەفرەقە دروست دەکا هەر هەمووی بەلامانەوە مسلمان الحەمدولله بۆیە هەوڵ دێن مسلمانان هەمووی یەکریز بن خەڵکیش دەڵێ خۆ ئێوەش حیزبن بۆ نمونە ڕێبەرتان هەیە جەنابەت بە ڕێبەر دادەنێن تەلەڤیزیۆنتان هەیە شوێنتان هەیە مەرکەزتان هەیە دروستان هەیە لە شارەکان وەکو بڵێ خەڵکتان هەیە ما حیزب چیە هەر ئەوە نییە حزب دائما جارێکە باسی حزب کرا يعني لایەنی سیاسی دەخوێنرێتەوە بۆچی مانە لوغەویەکەی حزب یعنی جەماعەت شتێکە بەڵام حزب شتێکە حزب ئەوەیە کە تۆ هەدەفێکی سیاسی تەیە کە گەیشتنە بۆ دەسەڵات اینجا بۆ گەیشتن بەو دەسەڵاتە تۆ دوو ڕێگا هەڵدەبژێری یا ڕێگایەکی چەکداری و عنف یا ڕێگایەکی دیموکراسی هەڵدەبژێری ئێمە شتانەمان نییە نە هەدەفمان گەیشتنە بە کورسی دەسەڵات بەڵکو دەڵێن کورسی دەسەڵات پیرۆزی خۆیان بێ بەڵام با بە جوانی بەڕێوەی بەرن لە خزمەتی دین و مسلمانان و میلەتەکە دابن ئەوە داواکاری ئێمە نەک بڵێن وڵا ئێمەش ئیش بۆ دەکەین ئەو کورسیە لەوام بسەنین بۆ خۆمان بێ بۆ هەڵبژاردن بەشداری ناکەن ینی پارتان نابێ یان پشتگیری لیستێکی دیاریکراو ناکەن ئێمە لە سەبارەت بە پشتگیری هەر کەسێک باش بێت هەر کەسێک باش بێ بزانین کەسێکی چاکە یەکەم خواناسە یعنی نابێتە دوژمنی ئیسلام و مسلمانان خواناسە کەسێکە ئیمان لە دڵیدایە ڕێزی ئیسلام و مسلمان دەگرێ دووهەمیان کەسێکە لە خزمەتی میلەتەکەدا دەبێ و شتی پێ دەکرێ و توانە و ئەهلیەتی هەیە قەوی و ئەمینە لە هەر لیستێکدا بێ ئێمە دەڵێن وڵاو شایستەیە ئەو کەسە بگاتە ینی خۆتان نزیکتر نبینن لە لیستێکی دیاریکرا بەڵکو لەسەر کەسایەتیەکان گرنگەوەیە دەدەن گرنگەوەیە من نەسیحەتم بۆ تێگڕای میلەتی کورد کە ئەوانەی کە دەچن دەنگ دەدەن دەنگ بە کەسێک دەن کە قەوی بێت ئەمین بێت خواناز بێت ئەگەر برای خۆش لە لیستێکی دیاریکراوبی وەک هەڵبژاردننی ڕابردوو پەیوەندی بە منەوە هەیە بەڵێ برام جابرا لە ناو لیستێکی دیاری کراوە بێ برایشم لە لیستێکی تر بێ یا لە هیچ شوێنێک نەبن هیچ پەیوەندی بە مۆزوعی من نیە من دائما حەق دەڵێم چ کەسێک دەزانن خواناسە بەهێزە بەتوانایە دەتوانێت خزمەتکە بەو میلەتە بیکە ئەوە خەڵکێک ڕەنگە چاوەڕێ ئەوە بکەم بڵێن ئەمانەی ئێستاش سەلەفیەکانی کوردستان وەکو ئەزمموی حیزبی نووری سەلەفی لە مەسەر دەبێنی شەو ڕۆژێک ڕەنگە ئەگەر دەرفەتێکی باشیان بۆ بەرەخسێ پارتێک ڕابگەێنن شتێکی وا لە بەرنامەتان هەیە کاکە دکتۆر ئادەم من لە ساڵی هەشتا و حوتەوە الحەمدولله خەریکی ئەو داوایە سوپاس بەخوا خوا لێمان قبوڵکە ینی حساب کە چەند ساڵ دەکا 35 ساڵ زیاتر دەکا لەو کاتەوە خەڵک وا دەڵێ ئێوە 35 ساڵ ڕۆی هیچ نەبیندا کاکەمانە حیزب ڕادەگەێنن ئێخەکەی ئێوە تەمەەن ڕۆیشت و چی ماوە بە هەر حاڵ باشە ئیشمان ئیسلاحە چاکسازیە لەسەرم ئیسلاحە نەک ئیشمان گەیشتن بە کورسی بێت لەسەرم ئیسلاحە جەنابەت سەردانی کەسایەتە گرنگەکانی کوردستان بۆ نمونە سەرۆکی هەرێم سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک کۆماری عێراقت کردووە ئەو دائیم دەگوترێت کە تۆ پەیوەندێکی باشت هەیە لەگەڵ ئەم سەرکردانە الحەمدولله لەوێ باسی چی دەکەن ئەوە سەبارەت بە چوونی من بۆ لای سەرکردەکان الحەمدولله خۆت ناوی هەموویانت باس کرد تقریبا بە سەرۆکی وەزیرانی خۆمانت باز نەکرد سەرۆکی حکوومەتی هەرێم کە سەردانی هەموویانم کردووە کەواتە سەردانیکردنی من تایبەت نییە بە لایەنێکەوە بە حیزبێکەوە بەڵکو ئەوەی کە کار بەدەست بێ حەز دەکە من پێشنیاری باشم هەبێ بۆی کەلیمەی خێرم هەبێ لەگەڵی ئەوەی کە دینەکەم لەسەری پێویست کردوم لە گەیاندنی بیڵێم ئەوە هەدەفی چوونی منە نەک هەدەفی چوونی من بریتی بێ لە
اتفاقیاتێکی سیاسی لەگەڵی بکەم بۆ دەستکەوتێکی شخصی و یا حیزبی بچمە لای ئیشی منەوە نییە. ئەبەدەن الحەمدوللا بۆ هیچ شتێک لەوانە نەچوومە و ئەوانش کە چوومەتە لایەن لە ژیان داماون یعنی لەوانەیە هەر یەکێک لەوان کاتێک ئەم لێ دوانانەی من دەبیستێ بڵێ نا من بەڵگەیەکم هەیە بۆ ئەو داواکاری هاتووتە لای من بۆیە یعنی مامۆستای ئاینی کاتێککە دەچێتە لای سەرکردەیەک دەچێتە لای دەسەڵاتدارێک دەبێت بۆ شتێک چێکە خزمەتی ئیسلام مسلمانانی تێدایە. ئەنی ئامۆژگاریان دەکەن پێیان دەڵێن شتێک باشە بۆ خەڵک ئەرچی سەرشانمانە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ الدین النەصیحە دین ئامۆژگاریە دین قسەی خێرە یەکێک لەوانەی کە قسەی خێری پێویستە لەگەڵ بکرێ وەلی ئەئیمەت المسلمین سەرکردەی مسلمانان. بۆچی سەرکردەی مسلمان؟ چونکە کە سەرکردەی مسلمانان کۆمەڵی ڕاوێژکاری دوور لە خوا و هەلپەرست و ماستاوچیان لە دەورە بوو زەرەر لە سەرکردەکەش دەدەن زەرەر لە میلەتەکەش و وڵاتەکەش دەدەن. بۆچی؟ چی خراپە لە پێشچاوی دەڕازێنەوە هەموو معانات و دەردەسەری و مشکلەی میلەت پەردەپۆش دەکەن قوربان هیچ مشکلەیەک نییە لە ئارەدە هەمووی باشە ئەوەی تۆ دێکی هەمووی چاکە بەڵام کەسێک کە زانستێکی شەرعی هەبێ کەسێک کە لە پەرۆشی دین و میلەتەکە بێ دەچێتە لای بۆچی دەچێت پێی دەڵێ کاکە ئەوانەی کردوتە چاکن دەستت خۆش بێ ئەوەی کە فلانشتە و فلانشتە خراپە با نەبێ لە ناو میلەتەکەتدا فلان مەسئولە ڕێگای پێنەدا ئەو کارە بکە چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ إذا أراد الله بوال خيرا هيأ له وزيرا صالحا إن نسي ذكره وإن ذكر أعانه. ئەگەر خوای گەورە خێری بۆ سەرکردە و مەسئولێک بوێ ڕاوێژکاری باشی لێ نزیک دەکاتەوە کەشتی چاچی لەبیر چوو دەیخاتەوە بیر کە لە بیریشی بوو یارمەتی دەدا کە ڕاوێژکاری خراپیان لێ نزیک بوو ئەوە دیارە خوا خێری بۆ نایە موفەقی ناکات. کەواتە زۆربەی ئەو سەرکردانەی ئێمە ڕاوێژکاری خراپیان هەیە؟ من ناناسم ڕاوێژکارەکانیان چێن خەڵکانی دەوروبەریان خەڵکانی دەوروبەر بەخۆ من ناناسم نازم چیان لە دەوروبەرشیان لە دەورنیە. کەواتە تو هێشتا لەسەر ئەو فکرەی خۆتی کە ئەمانە بەوەلی ئەمری خۆت دەزانی لەبەرەوە دەچی هاوکاریان دەکەی با بڵێن ئامۆژگاریان دەکەی؟ براکەم قەزیەی بەوەلی ئەمری خۆمی دەزانم دەیزانم یان نایزانم ئەمە واقعەکە بەڵام هەندێک کەس وەکو نەعامە ئاسا تەعامل دەکا سەری خۆی خستۆتە ناو کونێکەوە و کە ئەو ڕاوچێکە نابینێ دەڵێ ڕاوچی نامبینێ کاکە تۆ نابین ڕاوچی تۆ دەبینێ. ئەمە بمانەوێ و نەمانەوێ ئەمڕۆ سوڵتەیەک هەیە لە کوردستاندا ئەمانە کار بەدەستن تۆ هەر بڵێ من بە کار بەدەستی دانانم توش دەچێت کاکە موچەمان بدەنێ دامان مەزرێنن فلاشتما تۆ ناڵی ئیزدیواجی تەعامل دەکەن ئیزدیواجیە کە تۆ ناڵی کار بەدەستم نی ئەوە دەسەڵاتداری من نییە بە حسابی بۆ ناکەم ئەی بۆ گلەی لێ دەکەی بۆ ڕخنەی لێ دەگری بۆچی داوا دەکەی زروف وەزعەکە باشکە مادەم بە هیچی دانانەی بۆیە لە ئیسلامدا هەر کەسێ مسلمان بێت دەبێت دیوی هەبی دەبێت یەک دیوی هەبی ینی تۆ ئێستا یەک دیوتەیەکە بۆ نمونە سەرۆکی هەرێم بەوەلی ئەمری خۆت دەزانی بە سەرۆکی خۆت دەزانی وەکو هەر کەسێکی دیکەی ئەم هەرێمە هەر من نیمە بۆ کۆمەڵ بە سەرکردەی خۆی دانانێ یەکگرتو بە سەرکردەی خۆی دانانێ هەر هەمووی وایە کاک باشە یعنی بۆ ئەمڕۆی کوردستان زەڕورە سەلەفیەت وەکوتم حزبێک نییە عەبدولەتیف دای نابێت سەلەفیەت یعنی ئیسلام ئاخر یعنی متفقین جەنابەت دکتۆری دەزانی سەلەف یعنی چێ پێشینە چاکانمان یعنی ئەو ئیسلامی کە پێغەمبەر و سەحابە لەسەری بوون ئایا ئەمە زەڕورە بۆ ئەمڕۆ بەڵێ زەڕورە بۆ ئەمڕۆ بۆ چونکە ئەو سەلەفیەتەیە وەسەطیەتە میان ڕەوێتیە ئەو میان ڕەوێتیە نەبێ توندڕەوێتی لەلایەک و شل ڕەوێتیش لەلایەک ژیان لە کۆمەلگا تێک دەدەن ئەمن و ئاسایش نامێنێ استقرار نامێنێ هیچ شتێک بس یعنی ئینسان لە خۆی ئەمین نابێ فکرەیەکی توندڕەوت بۆ دروست دەبێ خوێنی هەمومان حەڵال دەکات یا دین گۆڕینێک دروست دەبێ کە هیچ لە شتی زۆرمان هەیە باز بکەین لەگەڵتەوە ئەم توندڕەویە ینی سەلەفیەت لەم ڕۆی کوردستان ئەو سەلەفیەتی کە ئێوە پەیڕەوی دەکەن و لەسەری دەڕۆن چۆن دەتوانی ببێتە سەمامی ئەمان بۆ پاراستنی کوردستان لەوەی کە نەبنە بەشێک لە ئەجێندا و تەجنید ببن لەلایەن نەک چۆن دەبێ سەلەفیەت بوش بە بربەست لەوە الحەمدولله یعنی بە تایبەت مەثەلەن لە شەڕی داعش سوپاس بە خوای گەورە کوردستانی مە پارێزراو بوو من ناڵێم بێم تۆمەتی زۆرێک لە مامۆستای ئاینی و یا زۆرێک لە ئەحزاب بکەم بڵێم ئەوانە ئەگەر بواریان بۆ ڕەخسابە لەوانەیە لەگەڵ داعش بووبان بەڵام زۆریشیان هەبوو مەیل و دڵی لەگەڵی بوو گەیشتە بەخوا نەخواستە گەیشتە بە هەولێر و سلێمانی بە دووری نازام زۆرێکی دەچۆ گەڵی چی وای کرد زۆر جەریئانە بڵێن ئەمە ئیسلامەتی نییە
ئەمە دەستکردی غەربە بۆ تێکدانی مسلمانان کاولکردنی وڵاتیان و ژێربارکردنی واقعەکە بۆ خۆیان مەخەڵەتێن خەڵکە کافر نییە خەڵکە مسلمانە الحەمدلله توانیتان کاریگەری باش لەسەر خەڵک واقعەکە دیارە شاهید ئەمە بۆ هۆی ئەوەی کە داعش زۆر ڕقی لە ئێوە بێگومان ئەمە زۆر هۆکارە بە سەبەبی ڕئیسی دەیزانن کە شانازی پێوە دەکەن الحەمدلله بۆیە بوونی دعوە و عەقیدەی سەلەفی لەناو کۆمەڵگادا نەک واجبێکی شەرعیە مەطلبێکی وەتەنیشە یعنی ئەم میلەتە پێویستی پێیەتی سەلەفیەت نەبێت داعش زیاد دەکات سەلەفیەت نەبێت گۆڕپەرستی و خوڕافیەتێک دێ ئەو میلەتە ئێمە شەرم دەکەی بڵێ من کوردم بۆ یعنی هەموو هەندێک خەڵک دەبینی پەڕۆیەکی سەوزی لێرە هەڵواسیەوە و ناڵی کەری لە ماڵەکەی هەڵواسیەوە و پێنج ئەستێرەیەکی هەڵواسی کاکەمە چیە دەمپارێزێ سیارەی آخر مۆدلی کڕیوە ناڵی کەری لە دەعامێکەڵە چێوە لە 4,000 دەمپارێزێ اعتقاد بوون بە دار و بەرد و خۆڵ و دەبینە میلەتێکی متەخەلیف و دواکەوتوو اینجا تەفرەقە زۆر دەبێ سەلەفی لە هەوڵی ئەوەدایە ئەو ئومەتە یەک ئومەتە واز لە حیزبایەتی بێنین هەمومان برای یەکتر بین هەمومان تەبابین لە خزمەتی وڵاتەکەماندا بین ئەمن و ئاسایش هەبێ ئەمە چۆن گرنگ نیە براکەم هەر حیزبێک كل حیزب بما لديهم فرحون بەڵام سەلەفی وانە سەلەفی دەڵێ با هەموو بەیەکەوە دڵت خۆش نییە بەوەیکەوە دەڵێن 5,000 کەس لێرە نوێژ دەکە لەو مزگەوتە تەواوە ژمارەکە ئەمە کاتی دەشەوی ئەخیر زیاترە الحەمدلله زیاترە چۆن لێرە شوێنیان دەبتەوە لە ساحەکەش لە ساحەکە ئێستا کە سەرمایە کێشیان ئێستا لە ژوورەوە جێگا هەیە الحەمدلله چۆ ژوور و بینیتان سپاس بەخوا نزیکەی 3,000 کەس دەگرێت ئەمە بەس قاتی سەرەوە خوارەوە دەیگرێت بەس چییە ئیستیعابی و هەموو خەڵکە دەکە کە ڕوتان تێدەکە وەکو شوێن ئیستیعاب ناکات و هەروەها وەکو خەدەماتیش وەکو پێویست نییە یعنی ئەوە ژوامان لێ دەکات کە ئینشاءالله دوای ڕەمەزان ئەم مزگەوتە تێکی بدەین سەر لە نوێ ئینشاءالله دروستی دەکەینەوە ئەوش پێویستی بە هاوکاری ئەهلی خێرە ئینشاءالله چونکە تا ئێستا هیچ جهێتێک نییە بڵێ وەڵام من هاوکارم باشە ئینشاءالله فکرم لەوە دەکردەوە کوو بۆ هەموو شتە ڕادەگەی کادڕێک خوا بەرەکەتی تێدەخە ئەی ماڵ و منداڵیشە تو زیاد لە خێزانێکت والله دێڵێم زۆر سعید و کامەرانم لەگەڵ ماڵ و منداڵم زۆر یعنی ئینسان دوو جۆر ژیانی عائیلی خێزانی هەیە و ژیانی ناو کۆمەلگا و دەرەوەشی هەیە خۆشترین کاتەکانی من ئەو کاتانەیە لەگەڵ خێزان و مناڵەکانم الحەمدلله کردەواری دەرێ پیاوی دووزنە جەرجی کونکوناتوانی الحەمدلله چۆن توانیت ئەوە بکەیت بۆ ئەوەی ئەزمونەیت و نەقڵ بکەین بۆ خەڵک ینی بۆ نەقڵ ناوی والله يعني لعدالتت لتعاملت تشتكي بخلشي گەنجی ئەمڕۆ کاک دکتۆر بەداخەوە زۆربەی فێری ئەوە بووە ژن نایەنێت یعنی تەمەنی گەشتە 30 ساڵ 35 ساڵ 40 ساڵ ژن نایەنێ باسی دووەم هەرمەکە یعنی یەک ژن ناهێنێ دەڵێ ئەرکە مەسئولیەتە کە ئیمان و تەقواکەش نەبوو دڵێ ڕابواردنەکەم هیچیم داوە بەس دەمەوێت ئەزمونە بۆ خەڵک باز بکەین بۆ کەی باز دەکەی بۆ وەرگرانی ڕۆداوە بەڕێزی براکەم نەنا هەر کەسێک عەدالەت پێویستەوە نییە خەڵکێکی ڕەنگە حەز بکە بەڵام نەوێری بڵێ من ناتوانم هیچ ڕۆژێک نییە هیچ ڕۆژیەک نییە و هیچ شەوێک نییە لەگەڵ هەرسێ عایلەکەم داننیشم و وەنانیان لەگەڵ نەخۆم الحەمدلله و قسەی خۆش نەکەین هیچ شەوێک نییە زۆر سپاس دکتۆر عەبدوڵەتیف ئەحمەد مامۆستای ئاینی کە خۆت گوتت ئاوا بناسێنە زۆر سپاس کە ئەم دەرفەتت بۆ ئێمە بەڕێزی براکەم خوای گەورە ماڵی هەموو موسڵمانێک خۆشکە بەختەوەریان کە و ئەم وڵاتەش ئەمن و ئاسایش و دادپەروەری و خۆشگوزارانی تێدا زیاد کە یا ڕەبی خوا تاعەتمان قبوڵ کە یاخوا بەخێر بێن سەرچاو بەڕێز براکەم